ئەو گۆرانش دووبارە پێشکەشەوە ساڵیادی کاکە بڕوات چەند شەماڵی بە تایبەت پێشکەشەوە سەرجەمە میوان ئازانە بۆ کافتریای فنجان بە تایبەت و مەخسوس لە گوندی ئەڵمانی چاوانە پێشکەشە بۆ زانە بە تایبەت بۆ سەرجەم بەڕێوەبەرانی و کافتریا جوانە چاوانە غموز و خاویم مشتاق لکم میخانه هەڵێژ بە تەنیا ماون بۆ نامۆ سکاڵای دڵ بکێش غموز و خاویم مشتاق لکم میخانه هەڵێژ بە تەنیا ماون بۆ نامۆ سکاڵای دڵ بکێش شکاوە جامی مەی یەکسەر نەماوەتە کەبیار دەری مەیخانە بەسراون بڕاون کۆڕی مەیخانە دەری مەیخانە بەسراون بڕاون کۆڕی مەیخانە وەکوونەیکون کونا جەریگم بەنووکی تیژی موچکان گوڵی عومرێم نەما پاکی لە هاتو چوونی زوڵفانی گوڵی عومرم نەما پاکی لە هاتو چوونی زوڵفانی وەکوونەیکون کونا جەریگم بەنووکی تیژی موچکان گوڵی عومرم نەما پاکی لە هاتو چوونی زوڵفانی گوڵی عومرم نەما پاکی لە هاتو چوونی زوڵفانی بۆ کاکە بڕوات عەزیزە بە تایبەت یەکی یەخسیری گۆڕیتە یەکی خەڵتانی خوێناوە منی زەنجیری سەد هەڵقەم لە دەست و گەریدن ناڵاوە منی زەنجیری سەد هەڵقەم لە دەست و گەریدن ناڵاوە یەکی یەخسیری گۆڕیتە یەکی خەڵتانی خوێناوە منی زەنجیری سەد هەڵقەم لە دەست و گەریدن ناڵاوە منی زەنجیری سەد هەڵقەم لە دەست و گەریدن ناڵاوە غەموز و خاویم مەشتاق لە کام مەیخانە هەڵێژ بە تەنیا ماوم بۆ نامۆ سکاڵای دڵ بکێش غەموز و خاویم مەشتاق لە کام مەیخانە هەڵێژ بە تەنیا ماوم بۆ نامۆ سکاڵای دڵ بکێش شکاوە جامی مەی یەکسەر نەماوە تاقە بیار دەری مەیخانە بەسراون بڕاون کۆڕی مەیخان دەری مەیخانە بەسراون بڕاون کۆڕی مەیخان دەری مەیخانە بەسراون بڕاون کۆڕی مەیخان